پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەستی پێکرد. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بە هەموو چین و توێژەکانەوە ڕوویان لە پێشانگاکە کرد. پارێزگاری سلێمانیش داوا دەکات کە پێشانگای کتێب تەنها بۆ یەک پارێزگا قۆرخ نەکرێت و هەر ساڵە و لە پارێزگایەک بەڕێوە بچێت. ئەم پێشانگا و بیستی باڵە نێودەوڵەتیانە لە کوردستان یەک بخەین، هەر ساڵێک لە پارێزگا و شارێک بیانکەین، کارەکانمان کرد و لەت و پەرد نەبن، هەر لە سوچە و گۆشە و کەنارێکان نەبن، نە خەڵکمان دوو بکەین، نە خاوەن کۆمپانیەکانمان دوو بکەین، کاری هاوبەش بکەین. بەڵام مەرجی ئێمە ئەوەیە هەموو ئەم چالاکی ڕۆشنبیری و کەلتوری و فەرهەنگی و هونەریانە پێویستە لە پارێزگای سلێمانی و دەست پێ بکە، چونکە پەرلەمانی کوردستان بەڕێزەوە ئەم نازناوەی بەخشیوە کە پایتەختی ڕۆشنبیریە و نەتەیەگرتووەکان لە ڕێی ئاژانسی یونسکۆوە لە سیویەکی دەی مانگی ڕابردووە نازناوی شاری داهێنەری ئەدەبی بە پارێزگاکەمان بەخشی. سەردانیکارانیش لەگەڵەوەی هەمویان کۆک بوون لەسەرەوەی کاکردنەوەی پێشانگاکە هەنگاوێکی گرنگە، بەڵام سەرنج و پێشنیاری جیاوازیان هەبوو. لە پاش 25 ساڵ زیاتر لە دەسەڵاتی کوردی لە پایتەختی ڕۆشنبیریە بەداخەوە بۆ یەکەم جار پێشانگای کتێب دەکرێتەوە. دەبوو ئەم هەنگاوە پێشتر برندایە، هەرچەند ئێسش درەنگ نییە، جێگەی سوپاس و پێزانینە، چونکە هەر شوێنێک گرنگی بە کتێبداوە خوێندنەوەی تیابێ پێم وایە ئەو شوێنە پێشکەوتوو دەبێ و خەڵکەکەشی ڕۆشنبیر دەبێ، چونکە کتێب سەرچاوی ڕۆشنبیرکردنی خەڵقیە. من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم بە تایبەتی کە خراوەتە ساڵڕۆژی دامەزراندنی سلێمانی دوو بۆنەی گرنگ پێکەوە گرێدراوە. هیوادارم ساڵانی ئایندە بتوانن پەرەی پێ بدەن و کاری باشتر بکەن و پێشانگاکە بەردەوام بێ لە ساڵانی ئایندە. بەڵێ ئەزمونێکی تازەیە بۆ سلێمانی، یەکەمین جارە پێشانگایەکی نێودەوڵەتی بکرێتەوە، بەڵام سەرەتایەکی زۆر باشە. خەڵک لەگەڵ کتێب تا ڕادەیەکی باش ئاشنایە و خوێنەرێکی باش هەیە. من لە ڕانیەوە هاتووم لە یەکەم ڕۆژ و لە یەکەم ساتی دەستپێکەوە ئامادە بووم. کۆی گشتی کارەکە جێی دەستخۆشیە، بەڵام ئەوەی کە هەستی پێ دەکرێت حەقیقەتەن ئامادەکاریەکەی کاڵ و کرچی پێوە دیارە، پەلەپەلێکی پێوە دیارە، لەبەرەوەی ئێستا تەنانەت ژوورەکان دارەکان ئامادەسازی خۆیان نەکردووە. خەڵک دەچێت کەسەکە ئامادە نیە بۆی کە کتێبێک بکرێن، ناونیشانی کتێبێک بدۆزێتەوە. بێگومان ئەوەی ئەمڕۆ لە سلێمانیدا کراوەتەوە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە یەکەمین پێشانگایە یەکێکە لە شاکارە گرنگەکان و ئەم شارە بەوە دەناسرێتەوە لە ڕابردووە هەم ڕۆشنبیری شارێکی ڕۆشنبیریە و خاڵێکی گرنگ و وەرچەرخانیشە لە ڕۆشنبیرێتی شاری سلێمانیدا. بەڵێ بەدڵنیایی و گرنگێکی زۆری هەیە. زۆربەی کتێبەکانمان ئێمە لە کتێبخانەکانی دەرەوە دەست ناکەوێت. هاتوون ئێرە ئاسانکاریکی زۆر باشمان بۆ کراوە. خوێندکارانی زانکۆ بەشی کارگەڕی زانکۆی سلێمانی هاتوون لێرە بەحسی خۆمانەکەین و بە جوانترین شێوە وەڵاممانێنە و بەڕێوەبردنێکی زۆر باشی هەیە لێرە، زۆر باشە بۆ خوێندکار. بڕیار وایە پێشانگای کتێب لە سلێمانی 10 ڕۆژ بخایەنێت و لە نێویشیدا چەندین چالاکی و دیبەیت و گفتوگۆ پێشکەش بکرێت. هاوکات کەناڵی ئاسمانی پەیامیش لە نێو پێشانگاکەوە ئەستۆدیۆی هەیە و بەخش و ڕووماڵی تایبەتی دەکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.